خیابان خروش آوا هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگر چلی خی سڵاوتان لێبێت و بەرخۆدانتان باش خەڵکی خۆڕاگری شارەکانی کوردستانی وێران لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرواری ئەمڕۆ پێنجشەممە 22 مانگی بەفرانبەر. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری بەڕێزان هاوڕێ شارام کەمانگەر پارێزەر و هەڵسوڕاوی سیاسی و هاوڕێ فەراست ساڵحی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەبین. بۆ هیوایە تا کۆتایی لەگەڵمان بن. بەڵێ هاوڕێیانمانە سەر هێڵن هاوڕێ شارام و هاوڕێ فەراست سڵاوتان لێبێت زۆر سپاس کا بەشدار لەم بەرنامەیە. دەنگت چییە؟ هاوڕێ زۆر سپاس. ببورنەوە موزیکە هاتووە بۆ من نەزانم چییە. هاوڕێ فەراست ئێستا دەنگم دێت دەنگی منە بیستن؟ بەداخەوە میکەکەتان پێم وا بکێشە هەیە یا لە هاوڕێ شاران بەخێر بێن. زۆر سپاس کە بەشدارن لە بەرنامەکەماندا. زۆر سپاس. داک و هاوڕێ فەراست کێشەی میکەکەی حەلەکات و دێتەوە سەر پرسیارەکان بەیەوە دەست پێ بکەین ئەگەر موافق بن. بڵێ هاوڕێ شارام بۆ دەستپێکی بەرنامەکە ئێوە شرۆڤەیەک لە سزای ئاعدام و قەتڵی حکوومەتی لە لەحاظی سیاسی تاریخی و مەسەبیمان بۆ بکەن. بەڵێ باسی ئاعدام باسی گرتنی گیانی مرۆڤە. کاتێککە باسی ئاعدامەکەین لە چوارچێوەیەکی تاریخیاشە باسی بکەین جۆرە سزادانێک کۆنە بەڕاستی بە درێژایی مێژووی دەوڵەت ئەم شتە بوونی بووە لە کۆمەڵگاکانە چ لە ڕۆژاوا چ لە ڕۆژڵاتە چ لە کۆمەڵگا پێشکەوتوەکانە و دواکەوتوەکانە. وەکو ئێستا باسی ئیعدام باسی گیانگرتن مرۆڤێک لە 100 ساڵەی ڕابردووە تووشی گۆڕان هاتێ لە یاساکانە لە یاساکانی وڵاتە پێشکەوتوەکان و ئەو وڵاتەکان ترا. بۆ نمونە ئەتوانین بێژین لە ئەم 100 ساڵەی ڕابردووە قانونی ئەعدام قانونی گیانگردنی مرۆڤێک لە وڵاتە پێشکەوتوەکانە تا حدێک فرە نەماوە، یعنی وەک ئەوە نەکە سەفر، بەڵام لەو شێوازەوە ئێمەی ڕۆژڵاتی لەناو مخەیلە و مێشکمان هەیە نییە. بۆ نمونە چەندین کنوانسیون و معاهدەی نێونەتەوەیی لە ئەم 100 ساڵەی ڕابردووە تەسویب بووە کە ئەو شتیە مەرجدار کردێتەوە، یعنی باسی گیانگردنی مرۆڤی مەرجدار کردێتەوە. بۆ نمونە کنوانسیۆنی منعی ئەعدام، چەندانە معاهدە و چەندانە پەیماننامەی نێونەتەوەیی لە UN نەتەوە یەکگرتووەکانە کە ئێرانیش بۆ خۆی لە حکوومەتی پێش و پێش لە جمهوری ئیسلامی حکوومەتی پاڵەویە دوودانە لەم معاهدە و کنوانسیۆنی لە ئیمزا کرد و واژۆ کردووە کە ئیسە بینە سەر ئێستایی کە کاتێک حکوومەتی پاڵەوی ئەڕۆخێ بە شۆڕشی گەلانی ئێرانەوە ئەم یاسا ئەم مەرجداربوونەوەی ئیعدام و گیانگردنەوەی مرۆڤ نامێنێ بە کولی ئەو شتە لەبەی نەچێ و یاساکان قانونەکان بە کولی لە ئێرانە ئەچێتە ناو چوارچێوەیەکی دینی ئاینی مەذهبیەوە. لەویچە جا من نازانم بە پێ کات ئەتوانم لەسەری بچم کە چواردانە ئێمە سزامانت لە چوارچێوەی سزای دینیە وەکو ئیسلام یەکێ لە دینەکان کە ئەو چوارچێوە ئیتر بە پێی شەرع و دین تعینەوێ، نە بە پێی کاری کارناسی و زانستی یاسا و حقوق تێگەن. یعنی لێرە چوارچێوەکان شتێ لە قاڵبەندیە، قاڵبێ دانراوە بە پێ ئەم قاڵبە ئەو سزا ئەدرێ.
جایتر حکوومەتەکانیش کاتێکە بەحسی دین تێت هەر ئەگەینە ئەو دروشمە ئەو شعارەتکاریە کە کاتێکە دین واردی سیاسەتە بێت تێکەڵە بێتە سیاسەتە بە بۆنەی بڕێ هۆکارە و ڕێز سوستپادە لە ئەم چوارچێوە یاسا دینی مەذهبی ئاینیە لە بازەوێت. بۆ نمونە ئاماژەی کۆتا ئەەکەم باسی ئەعدام یانگرتنەوەی ئینسانێک لەلایەن ڕژیمێک وەک جمهوری ئیسلامی باسێکە کە بە پێ دڵخوازی خۆیان تەفسیریەکەنەوە. یانێ لێرە یەک نەفەرەس نظامی هیرارشیکی دینی کەسێکە بەناو خامنەئی و ئەم خامنەیە قسێکەکە قسەی خواست، یانە ڕێک ئەگەر بینە سەر بەحسی محاربە مستەنەدی ئیعدام یانگرتنەوەی مرۆڤ لە ناو دەسەواژێکە بەناو محاربە کە تەفسیرێکە لە ئایە 33 سورەی مائیدەی قورئان بیراوە. لەو ئایا ئێژێت سزای کەسانێکە کە تەک خوا و پێغەمبەرە شەڕەکەن. لێرە بە پێی ئەو چوارچێوەی ذهنیەتی وڵایەتی مطلقەی فەقیه ڕێک لێرە خامنەئی نوێنەری خواست، یانێ بە پێی ئەو شتەی کە وڵایەتی مطلقەی فەقیه لە چوارچێوەی شیعەی ئەسنا عەشەریە دامەزراوە و حکوومەتەکە خامنەئی لێرە حەقی هەست کە گیانی مردم بسێنێت بە پێی ئایە 33 سورەی مائیدە و ئەم شتە لە چوارچێوەی قانونی ئێرانە گونجاوە، بەڵام نە بەم ڕەحەتیە. چوارچێوەیەکە کە بە پێی هەر ئەو یاسا و قانونە نادیموکراتیکە لە کێشەی هەیە، یانێ کاتێکە لە چوارچێوەی هەر ئەو قانونی نادیموکراتیکەی جمهوری ئیسلامیە بین باسکەین هەر ئەویش کێشەی هەیە بۆ قانون، یانە ئەویشیان نەبردە سەر ڕێوە. بۆ نمونە حەقی ئەوەی کە متهمێ کە ناوێن نەمتهم کەسێکە گیراوە بێت لە پرۆسەیەکی عادڵانە بە پێی تعریفی ئەوان، نە تعریفی حقوق بەشەرانە، ئەو شتێکە مافی برۆ تێدابینیەکە بۆ ئینسانەکان بە پێی تعریفی خۆیان ئەویش ناوەنە بەرەو. بۆ نمونە باسی مثلا بوونی وەکیڵ، یعنی هەر زندانی ئەشێ حەقی بێت کە وەکیڵ بگرێ، مافی ئەوەیە کە وەکیڵ بگرێ. هەر زندانیەک هەر متهمێ لە سێ قۆناغا ئەتوانێت لە خۆی پارێزەری کا دفاعکە. هیچ کام لەمانە نەوەری ئاستەڕێ بوو. لە خاڵێتەوە ئەتانم ئاماژەیەکەم ئەمانە بووە فرمە کولیێژم، هەر کام لەمانە تەفسیر بەردارە، هەر کام لەمانە ئەکرێ لەسەری ورد بینەوە و نمونەی ببین، مەساڵی ببین لە تعریفی محاربە هەر بە پێی ئەو ئایە قورئانە، هەر بە پێی ئەو قانونی جمهوری ئیسلامیە چوار مەرجی دانیا، یان شتەکان سنووردارە. ئەمە بە معنای تاییدی نییە لەلایەن من شرۆڤەیەک. یەک ئەوەی کە ئێژێ کەسێ محاربەکە کە ئەسلحە بکێشێ بۆ مردم، لێرە تەرەف بەرابەرەکەی ئەو کەسەکە ئەتهام محاربەی لێ ئەکرێت مردمە، یانە کەسی لە بەرابەر مردمە قەرار بگرێنە حکوومەت تێگەن و ئەسلحەی پێبێن. ئەسڵ تعریف ئەسلحە خۆی تعریفێکی هەست کە ئەشێ لەسەرچین چ شتێ ئەسلحە، ئایا یەک دانە چێو ئەسلحە هەست یا ئایا کوچکێ ئەسلحە هەست کە یەک نەفەر هەڵگیر بەردی بخا بۆ یەکتر بەتایبەت مەئمورێ پۆلیس بێت و لەولاو بێت لێرە محیط نائەمنکە، یانە محیط لێرە ئەسڵ تعریف محیط جامعەست کۆمەڵگاست. دقیقا لێرە ئەو چوار مەرجە بە پێ کاتەکە فرە لە دەست نەچێ. من کورتێکم ئەرێ کورتکراوێ لەمانە هێژم لێرە ڕێک ئەتانین نەتیجە فرەستادە بگرین کە جێی حاکم و محکوم گۆڕاوە، جێی کەسێکە ئەتهامی پێواردە و کەسێکە بێگوناحە گۆڕاوە. ڕێک کەسێکە تێتە ناو شەقام و تێتە ناو خیابان و بێگوناحە و محارب نییە بە پێی ئەو یاسای نادیموکراتی محارب نییە، دقیقا هەر ئۆتامی لێ دەریە کە نسبەتی ئەگەێتەوە بە حاکمەکە کە لێرە جمهوری ئیسلامیە یا دەستگای قەزایی جمهوری ئیسلامی. من لێرای بڕبم دوای هەم نەخم. بەڵێ دەستان خۆش بێ. زیاتر لەبەر لە پرسیارانی داهاتووە لێتان ئەپرسمەوە. هاوڕێ فەراستە دەنگی من ئەبیستن؟ بەڵێ دەنگتان هەیە. زۆر بۆ ئێوە بۆ میوانەکەتان و هەروەها بۆ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کە بەشدارن. هاوڕێ فەراست بە پرسیارەکەی و دەست پێکەین کە لەم شۆڕشە ئاڵوگۆڕ بەسەر ئەقلیەتی سیاسی کۆمەڵگا هاتووە، هەڵکی کۆچەکانی خەڵک تەغیری کردووە. ئێوە ئەو دەستکەوتانەیە کە بە قازانجی بەرەی ئازادیخوازی کۆمەڵ بەدەست هاتووە چۆن پێناسە دەکەن؟
بڵێ سەرەتا ئیجازەم بدەن من سەرخۆشی خۆم و هاودەردی خۆم ئاراستەی و بنەماڵانە بکەم جارێکی تر هەمیسان لەم تەلەڤیزیۆنەوە کە واقعاً عزیزانیان لە دەستاوە لەم ماوەی ئەم 4 مانگەیە و هەروەها ئەو کەسانەی کە عزیزەکانیان ها لە بەندی خانەکانی جمهوری ئیسلامیا و ئەسیرن کە هیوادارم ڕۆژێ بە شکاندنی دەرگاکانی زیندان بە دەستی شۆڕشگێڕانی خەڵکی ئێران ئەم ئازاد بن و بگەڕێنەوە ناو بنەماڵەکانیان و لە ناو کەس و کاریاندا بن. هەروە کە ئاگادارین بخۆشتانە زاننەوە 4 مانگە کە تەزاهورات و ئێترازات و ئێتساباتی خەڵکی شۆڕژگەر ئێران بەگشتی لە دژی ڕژیمی جنایەتکاری جمهوری ئیسلامی چوەتە پێشەوە و ئەمە هەروەها دیومانەکە ئەعدامی زۆر کردە و کوشت و کوشتار و دەستگیری و زیندان و هەمووی ئەمانە ئیتەمەشت هەیەکە کە واقعاً هەموو بینیومانە و ئیستەیش ئەو هاوڕێمانە کە باسی ئیشارەی کرد بە ئیعدام و هەروەها بێحقوقی هەیەکە ئەو زیندانیانە کە واقعاً ئەبێ لە بەندی خانەکانە ئەبێ وەکیلیان ببێت ئەوانەیش کە فەقیر و هەژارن مەسەلەن کە ناتوانن کەس بگرن کە وەکیل بگرن و یا پارەیان یە وەکیل بگرن و یا ئینکە ئەو کەسێک کە هەر ئەو کوڕە لەم ڕۆژانە ئەعدام کرا ماوەی لەوبەر پێم وایە مهدی کەرەمی بوو محەممەد مهدی کەرەمی بوو بەڵێ ئەو کەسی نەبوو حتا بچێ جەنازەکەیشی وەربگرێت ئیتر چڕەسەت بەوەی کە کەسێک بێت کە دفاعی لێ بکات و کە بجیا بچێ وەکیلی بۆ بگرێت و ئەمانە خۆی ڕژیم بە کەیفی خۆی وەکیلی بۆ گرتو هاوردیە محاکمەی کردو و مەجبوری کردە ئیقرار بکەوە کارێکی کردووە و کە بتوانێت حکمی ئەدامەکەی سادەکە. بە هەر حاڵەوە ئەو شتانە کە باسی زۆر لێکراوە من نامەوێت زۆر وەختی بەنامەکە لەوانە کەم ئەوەی کە ئەمڕۆکە ئێمە ئەبێ بڵێن وەک تێگەیشتم لە قسەکانی ئێوە منزورتان باستابی جیهانی ئەم ئینقلابەی ژن ژیان ئازادیە وایە؟ بڵێ هەروەها وەکو دەستکەوت ئەتوانین ناوی لێبەرین بۆ ئەم شۆ. بەڵێ ئەرێ بە ئەو ئەخە باشە پێشەوەی کە ئێمە ئیشارە نەکەین بە شۆڕشەکە و بە چۆنیەتی شۆڕشەکە تۆزێک ئەو وەختە دەستکەوتەکانیشی دەستکەوتی کە باشیە بووە ئێمە واقعاً ڕنگدانەوەی شۆڕشی ژینا و یان بڵێن شۆڕشی ژن ژیان ئازادی تا بە ئەمڕۆکە زۆر باش بووە و زۆر بە باشی چوەتە پێشەوە و ئەبێ بڵێن زۆر زوو شۆڕشی ژینا یا هەر شۆڕشی مەحسا هەرەی سند و ناوی مەحسا جیهانی بوو لە دنیادا شعاری ژن ژیان ئازادی کە واقعاً بینیمان کە لە زۆربەی وڵاتەکانی دەرەوەی سنوورەکانی پەڕاند لە سنووری کوردستان و ئێرانی پەڕاند و چووە دەرەوەی وڵات و لە جیهاندا بە شێوەیەکی زۆر بەرین بە زمانهایەکی زۆر ئەم شعارە بڵاو بووەوە پێشوازی لێکرا و ئەمە خۆی واقعاً ئەو جیهانی بوونەی شۆڕشی ژینا یا هەر شعاری شۆڕشی ژن ژیان ئازادیە کە واقعاً بەم شعارە بۆ شعارێکی نێونەتەوەی بۆ ئەوەی کە ئەمە واقعیەتێک ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە ئەبێ بڵێن یعنی کە شۆڕشەکانی تر تا ئێستا ئەو دەستکەوتەی نەبووە ینی دەستکەوتێکی ئاوە بەو جۆرەی نەبووە کە ئاوە بەو شێوەی بەرینە لە سەتحی دنیادا دەنگ بداتەوە. زانی دلیلەکەیشی من لەوەیە ئەبینم خۆم بۆ خۆم کە ئاوە تعریفی ئەەکەم کە ئەوەی کە بۆ ئەوەی کە ئەم شۆڕشە ئەم شعارە نەتەنیا لە ئێرانە بەڵکو لە تەواوی دنیا خەڵک هاتن بەرەو ڕوو قبوڵیان کرد و بە دەنگی و هاتن ئەوە نیشانەی ئەوە بوو کە لەسەر جەختی کردە سەر ژنان لە کچێکی لە ژیناوە کچێکی کورد لە شاری سەقەس کچێکی 22 ساڵە کە زۆر بێڕەحمانە کوژرا جنایەتی جمهوری ئیسلامی بوو ئەمە خۆی دەنگدانەوەیکی وەسیعی بوو لە دنیادا لە هەر زۆر زوزانی هەر زۆر بە مەحزی ئەوە خەبەری مەرگی ژینا بڵاو بووەوە خەبەرەکە تەقیەوە لە سەقز و لە تاران خەڵک چوونە بەر دەرگای بیمارستانەکان و ئەمە ڕنگدانەوەیدا و خەڵک ئێعترازیان کرد یعنی ئەمە خۆی کە بەو جۆرەکە ئەم وەزعیەتە ئەم شۆڕشەکە ئەوە دەنگی داوە لە تەواوی جیهانا و گەورە بوو ئەبێ بڵێن ئەوەی کە شۆڕشی ژنان کە هەر لەو ڕۆژەوە کە ڕژیمی جمهوری ئیسلامی هاتەتە سەرکار لە دژی ژنان خۆ بینیمانە کە بە شێوەیە کە هەمیشە مانعی خستووەتە بەرپایان و
منعی کردوون لە کارەکان و پێشی پێگرتوون و زۆر نەیهێشتووە بچنە پێشەوە ئەمانە خۆی ینی ئەم ژنانیش نەوەستاون ژنانیش مرەتەب لەم ئەوە ئەبێ بە 44 ساڵ چەند ماوەیەکی تر لەم 44 ساڵەدا ژنانیش لە هەر ئێعتراز و ناڕەزایەتیەکدا ژنان لە سەفی ئەوەڵە بوون هاتێن و سنگیان داوەتە بەرەوە لە مقابڵی هێزەکانی ڕژێمای وێرساون یعنی ژنان ئەو هەموو حکوومەت کە ئەو هەموو دژبەژنەی بەسەرهێنا ئەو حکوومەت کە ئەو هەموو قانونی دژبەژنە و ڕفتار و حرەکاتی کە ئێمە لە ماوەی ئەم 44 ساڵە شاهدی بووین تەواوی ئەوانە یعنی هەمووی ئەمڕۆکە کۆبووەتۆ بووە بە لافاوێک و خەریکە ئەو ڕژیمەی لەگەڵ خۆی ئەبات و ئەمە ئەوەی کە لە دەستکەوتەکانی ئەگەر بڵێن دەستکەوتی ئەو ئاخێزە یا دەستکەوتی شۆڕشی ژینە ژن ژیان ئازادی ئەبێ بڵێن لە واقعەن دەستکەوتی گەورەی ئەوە بوودانێکی بوو ئەوە بوو کە باسم کرد ئەو ڕاپەڕێنە لە ماوەی ئەم 4 مانگە تا بە ئەمڕۆ کە لەم ماوە کورتەدا زۆرن لەم ماوە کورتەدا چوەتە پێشەوە و دەبێت تەوەجوهی پێ بکەین یەکەم ئەوەیشە یەکێکی تر ئەوەیە کە فەرهەنگی دژبەژنی پیاوسالاری جمهوری ئیسلامی کە لە ماوەی ئەم 44 ساڵە بیمان کە دژبەژن هەوڵی داوە کۆمەلگا چەند نەسل ئەلعان ئەڵێن ئێمە ئەوانە کاتونە سەر شەقامەکان دەهەی هەشتای ئەمێ بڵێن دەهەی هەفتاکانیش هەردوو ئەم نەسلە لەو ڕژیمەیە هاتوونەتە دنیا و گەورە بوون یعنی لەگەڵ زوڵم و ستەم و نائەداڵەتی و نابەرابەری و برسیەتی و فەقیر و هەموو ئەم کەم و کۆڕیانەی کە گشتی ئەلعان پەمی خواردوێتەوە هاتوۆتە ڕوو لەگەڵ ئەمانە بەرەو ڕوو بوون شۆڕشی ژن ژیان ئازادی هاتوو ئەم هەموو ئەم شتانەی ئەوەی کە ڕژیمی ئیسلامی کە دەزماوی ئەم 44 ساڵە هەوڵیدا کە مێشکی جوانان و کچان و کوڕان و تەواوی کۆمەلگا بەم شتانە پڕ بکاتەوە و بتوانێ ئەمانە بکاتە تەرەفی خۆی بەڵام شۆڕشی ژینە هات کە ئەمەی هەمووی ئەمانەی وەلا ناو و پیاوانی کۆمەلگای بەرامبەر دیدی پیاوانی کۆمەلگای بەرامبەر بە ژنان گۆڕی و دیمان کە واقعاً زۆر باش ئەمانە بە یەکۆ دەست لە ناو دەست یەکە لە خیابانەکانە لە شەقامەکانە حجابیان سووتان ئاگریان تێبەردا و لە بەرامبەر هەموو ئەو فەرهەنگە پیاو سالاری و دواکەوتویانە وێسان و بەخۆشیەوە ئەمیشە یەکێتر لە دەستکەوتەکانە کە ئەمڕۆکە بەرەو ئەوە ئەڕۆین کە ئەو فەرهەنگی پیاو سالاریە لەگەڵ یان مبارزە بکرێت و وە کۆمەلگا بەسەر ئەمەدا زاڵ بێت هیوادارم کە شۆڕشی ژینە بتوانێت ئەم هەنگاوە باشە هەڵبگرێت زۆر سپاس بڕۆنەوە لای هاوڕێ شارام لەبارەی ئادامەکانی ئەم دوایە و جیاوازیەکانیان بدوین هاوڕێ شارام ئادامەکانی ئەم دوایە ئەو چوار کەسەکە ئادام کراون هەمویان بە حکمی محارەبە بوو زۆربەی و کەسانیشەوە دەستی کراون حکمی محارەبەی هەلمەستەدا سەپێنراوە لە قانونی جمهوری ئیسلامیە ئێستا توانین بە شێوەی ورتر باسی بکەن کە بە چ کەسانێک حکمی محارەبە دەدرێت لە ڕاستیدا لە قانونی جمهوری ئیسلامیە حکمی ئیعدام لە چەند شێوازە هەست لە قانونی دەورەی پاڵەوی ئەم شتە بوو ئەمە بۆ بوونە ناوێ باسیکەین کە بێژین لە ڕژیمی پێشووی ئێرانە نەبوو بەڵام تۆزە جیاوازە من ئەگەر ئیجازە بن ئاماژەی کۆتاکەم بە ئەوەی کە باسی دیانگردنی مرۆڤ لە وەکو ئیعدام لە ڕژیمی پاڵەویە ڕژیمی پاڵەوی بەنا بە ساختاری بەنا بە ساختاری سیاسی ئەو بوو کە چوارچێوەی قانونی یاسایی لە ئوروپا لاسایی کردەوە یانێ هات نظامێ قانونمەند لە زەمان ڕەداخانەوە تا حەمەڕەدای پاڵەوی هاورد و لاسایی ئوروپایەکانی کردەوە بە فۆرمێک ئێرانیزەی کردەوە ئەو قانونەنە بەڵام ئەو ژستەڕی لیبرالیستیە هەموو کاتێک جەختێک کرد کە حەبسی بکات لە بەرابەر ڕۆژاواو وەکو ئەوەی کە کنوانسیۆنەکانی مافی مرۆڤ زۆربیانی واژۆوە کرد بەڵام دەوریەداوە چۆن بۆ نمونە ئەهات گیراوانی سیاسی ئەو چالاکانی سیاسی بە تایبەت چەپەکان نمونەی فرەفرە ڕۆشنی ئەو دادگایەی معروفەی خەسڵە و گڵۆسرخی و ئەو هاوڕێیانی بوو کە خستیە ڕێە بەڵام چۆن هات دەوری قانونەکەی داوە بە فەرمێک لە ناو حوزەی دادگای عمومی لای برد دای بە دادگای نظامی یانە بە فەرمێ شێوازێک تاوانی لەسەر ئەواندانیا کە چوارچێوە
ذهنیەتە لیبرالیستەکەوا لە شوێنی بوو کە ئەو شتە وەکو ژست سیاسی لە بەرابەر ڕۆژاوا بینوێنێت هەر بەردەوام حەفزی بکە. ئەو شتە بوو لە ڕژیمی پێش لە جمهوری ئیسلامیەکە کە چینە سەر جەریان جمهوری ئیسلامی هەموو کاتێ لە ڕۆژی ئەوەڵی هاتینیە و باسی ئیعدام و چەندانە اتهام بوو یەکێ لەوانە کە فرە تکرار و دووپات و سێپات بووە سەو محاربە ئەو جۆرەکە ئاماژەمدا ڕیشەیەکی دینی هەیە. دوایی چۆن کە قانونی مجازاتی عمومی پێش لە جمهوری ئیسلامی ناوی قانونی مجازاتی عمومی ناوی بوو، دوایی ناوێتریان لێنا قانونی مجازاتی ئیسلامی بەپێی ئەوەی کە هاتن بەپێی ئاینی ئیسلام دینی ئیسلام چوارچێوەی مجازاتیان دانیا. ئەو مجازاتە لە کە فرەتر لە قڕنی وستا ئێمە سوراغی لێئەگرین ئەزانین هین ئەو دەورێ وەکو ئەموسپڕین وەکو دەستبڕین وەکو ئیعدامکردن سەربڕین یا سەنسارکردنەوەی ژن فرێش کەلتر هەست توانم ئاماژە بکەم. لێرە محاربە فرەتر وەکو ئیعدام لەلایەن جمهوری ئیسلامیە و فرەتر بە هۆی یانە مەبەستیان لە ئەوەی کە وە فەرمێک دەسەجەمی بۆ تۆقاندنی کۆمەلگا ئەوەی کە یەک نەفەر ئیعدام کەن دوو نەفەر ئیعدام کەن کۆمەلگای پێ بترسێنن بە نوعێ ئیعدامی کۆمەلگاز ئەوا بێژم. نمونەی ئەگەر تماشاکەن پەیوەندیەک ئەتوانین بوێنین لە بین ئەوەی کە خەڵک نەهادن مەدەنی چه ڕێکسیۆنێکیان هەست لە بەرابەر ئەو شتە و تەک ئەوەی کە چەندانێ ئیعدامە کردی. بۆ نمونە مەسەن لە کوردستانە ئێمە نمونەمان هەست لە ساڵە پێشوە کاتێک من ناو ئەو کەسە نابم بەلێ چەند نمونەمان هەست کاتێکە خەڵک ئەچن بەر زیندانەکان نەگرن لە ئەو بەرەبەیانە کە قەرارە ئیعدامەکە بکرێت یانە ڕۆژی ئیجرای حکمەکە لە چالاکل سیاسی بوومانە چالاکل مەدەنی بوومانە جمهوری ئیسلامی یا سیستمی قەزایی جمهوری ئیسلامی ئەو ئیعدامیە ڕاگردووە. لێرە ئەتاین بێژین وەک معادڵەیەک وەک نسبەتی ڕیاضیوار لە بین چالاکی مەدەنی مردمە لە بین خۆپێشاندان مردمە یانێ وە خاوەنداریەتیکردن لە ئەو زندانیانە لە ئەو بیراوانە تەک ئیجرای حکم جمهوری ئیسلامی ڕابطەیەک هەست ڕابطەی معکوس هەست. هەرچی مردم فرەتر چوون هەرچی چالاکەت فرەتر ئەو کاریانە کردەوە پشتگیری و هەرچی بنەماڵەکان توانیانە ڕاگەیاندنی میدیایی باشتر نەترسن لە ئەو جدا ئەنجام بن حکمی ئەعدامەکان کەمتر بووە. نمونەیەکیی هەر لە ئەم چەند ڕۆژە بوومان مەسەڵەن ئەوەی محەممەد بڕۆغنی ئەوە بوو کە بەڵێ ناوەکەی هیوادارم دروست پێش محەممەد بڕۆغنی بوو ئەوە بوو کە چالاکی کردیا ڕاگەیاندن کردیا بەڕاستی تر دیار نییە بنەماڵەکەی کردی یا چالاکانی مەدەنی و بەشەری کردیان حکومی ئیعدامەکەی ڕاگیریا یانە فرە ئاسان عادەی دادڕستیان لە دیوانی عالی کشوەرە قبول کرد. بموجب قبولکردن عادەی دادڕستی حکمی ئیعدام ئەوە سریە بە قەوڵە خۆیان متەوەقفەوێت. ئەم شتە مەسەڵەن بۆ محەممەد مهدیە کەرەمی و محەممەد حسینی نەکرا. ئێمە لێرە ئەتوانین وە فەرمێک شاراوە ئەو ارتباطە بوێنین پەیوەندیەک هەست لە بین ڕاگەیاندن و پشتگیریکردن ناو کۆمەلگا و میدیاوە تەک میزانی ئەدامەکانە میزانی ئەو سزالە. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ فەرەسەد بینەوە لای ئێوە گوشارەکان بۆ لاوان و نخبەکان و چالاکانی مەدەنی ناو کۆمەلگای ئێران تا دێت زیاتر ئەبێت و ئەمە لە داهاتوودا دەتوانێت کۆچی ناچاریان بەرەو هەندەران واتە بەو حاڵەتە بڕوات. چۆن چ بکرێت چ دەبێ بکرێت کە بەر بۆ خەسارە کۆمەڵایەتیە بگیرێت؟ هەروەکە خۆش باستان کرد دیارە ئەمە هینێکە لافاوێکە کە هەر بووە لە وەختەوە کە لەو ڕۆژی ئەوڵەکە جمهوری ئیسلامی هاتووەتە سەرکار ئەوەی کە چالاکانی سیاسی فعالانی ئەحزاب هەمیشە ئەمانە لە تحتی فشاری ئەو ڕژیمەیە بوون و کە لە حاڵەتێکی وایدا بوون بە خاطرەوە کە دەستگیری و زیندان و لە دوای دەهەکانی لە دوای دەهەی 60 یعنی دەیتر ئەم لافاوە کە بەرەو هەندەران بڕۆن ئەمە دەستی پێکرد.
ئەنی بەخاترەوە کە زۆر جاریش کە لە بینیمان کە ڕژیمی جمهوری ئیسلامی خۆی لە کەسانێکی فعال کە لە ناو کۆمەلگا فعال بوون و کاری سیاسیانە کرد و دەستگیری ئەکردن و کە ئەوە دەستگیریەکان زۆر بوون و دوای ئازادبوونی کارێکی ئەکرد ئەسان بە شێوەیەکە ئەمانە بڕۆن و وڵات بەجێ بێڵن کە یعنی بۆ ئەوە کە بیاوێت کە واقعاً لە دەستیان نەجاتی بێت یعنی لە خۆی دوور بخاتەوە پێی وا بوو کە ئەگەر لە خۆیانی لە خۆی دوور بخاتەوە لە ئێرانیان دوور بخاتەوە ئەمانە ئیتر ئەڕۆنە دەرەوە ئەچنە پێی زندگی خۆیان و زندگی شخصی خۆیان و کاریان بە مبارزە لەبەر عەلەیهی ئەو ڕژیمە نابێت بەڵام ئێمە واقعاً لەم چوارمانگەیە بینیمان کە ڕێژەی زۆری ئەو فعالانە بوون هەر ئەو فعالە سیاسیانە هەر ئەو کەسانە ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنە ئەوانەی کە دژی ڕژیم بوون ئەوانەی کە زیندانی بوون و ئازادکران ئەوانەی کە هەڵاتون بە شێوەیەک بە هەموو ئەمانە بوون کە لە هەندەران و واقعاً دەنگی ئەو شۆڕشەیان تەقویەت کرد و بردیانە پێشەوە و توانیان زۆر بن بە هێزێکی گەورە لە دژی ئەو ڕژیمە واقعاً ئەمە هێزێکی گەورە بەڵام ئێستێشا درستە ئەمە هەمیسان لە ڕێگایە من ماوەی لەمە بەریش بیستم کە لە کوردستانە کە ئەچوونە ماڵەکان و شەوانە مەسەلەن کچی و کوڕی جوانیان ئەگرت و لەگەڵ خۆیان ئەبن لە ترسی ئەوە زۆر بنەماڵەی کورد هینیانە کرد کۆچیانە کرد لە شارەکانی کوردستان و مەسەن بۆ شارە دوورەکانی ئێران بە جۆرێکە مەسەن مناڵەکانیان بپارێزن بلەخەرە ئەمانە وەختێکە لەگەڵ ڕژیمێکی ئەوە هار و جەلادا بەرەوڕون کە هیچێک غیر از کوشتار و ئەعدام و قەتڵ و جنایەت هیچ نازانێت ئەمانە مەجبورن خۆیان بپارێزن بەڵام ڕێگاکەی ئەوە نییە کە وڵات بەجێ بێڵن چون واقعاً نابێ ئەو ئەرسەی مبارزە ئەمڕۆکە جێپێڵێت جوانان فعالین ئەمڕۆکە خۆشبەختانە هێزی جوان کچان و کوڕانی جوانن کە ئەم شۆڕشەیان ڕێخستووە و ئەیبەنە پێشەوە ئەبێ بە مەتانەتی ئەوە کە کارەکەیان بە شێوەیەکی بە مەتانەت و بە ئیستفادەیەکی ئەمنیەتی زۆرتر لە کارەکانیاندا خۆیان بپارێزن و بتوانن تا ئەو جێی کە ئیمکانی هەیە لە عەرسەی فعالیەتە بمێنەوە چون واقعاً بەجێهێشتنی وڵات بۆ ڕۆیشتن بۆ هەندەران هیچ دەردێ دەوا ناکات و بە زەرەری هەم بە زەرەری خۆیانە کە بێنە وڵاتێکی تر تالعانەوە ئێمە ساڵهایە لێرەین ئەزانین کە وەک لە تەبعید داین زۆر ژیانێکی ئەسڵەن عادی و نۆرمال کە بەو جۆرە کە بڵێن نیمانە هەروەها ئەم جوانانە وەختێکە وڵاتەکەیش جێبێڵن دوور ئەکەونەوە لە خەڵکەکەیان دوور ئەکەونەوە لە کەسوکار و هەموو و ئێمە ئەگەر بەو شێوە بێڵێن ڕژیمی جمهوری ئیسلامی 44 ساڵی بەو جۆرە گوزەران با نەیەڵین ئەو نەیتر بگوزارێنێ پس من پێم وایە من لەسەر و باوەڕم کە جوانان تا ئەو جێ ئیمکانیان هەیە بۆیان ئیمکان پەزیرە لە وڵات تا بمێنەوە بە مبارزاتی خۆیان ئیدامە بدەن بە ڕعایەتی کامڵی ئەمنیەتیەوە. بەڵێ دەستشاتان خۆش بێ بەڕۆینەوە لای کاکشارم بۆ محاربە خەڵک لەسەر شقا من بەدەستی خاڵی دفاع لە مافی ڕەوای خۆیانەکەن بەڵام نیروگەل ئەمنیەتی بە گازی فرمێزگڕێژ بە باتۆم بە تەقەی ڕاستەوخۆ هێرشەکەنە سەریان دەست بەسەریانەکەن ماڵ بە ماڵ بەشۆن کەسەکانە ئەگەڕێن و دەست بەسەریانەکەن کەسانێکە شناسایی بووبوون یا بە واتای ئەوەی کە پێیان وایە ئەمانە لیترن ئێوە لەبارەی ئەمەوە زیاتر بۆمان بدوێن. بەداخەوە من دەنگی ئێوە نابیستم میکەکەتان پێم وا بێ کێشەی بێت لە ڕاستیدا یەکێ لە ڕەفتارگەلێکە ڕژیمە دیکتاتۆرەکان ئەیکەن کوشتنی مخالفەکانە کوشتنی کەسانێکە کە لەسەر ئەو ڕەوتەنین و ئەواندایانیا چ لە بواری یاسا و چ لە باسی حکومڕانیە باسی محاربە وەک سزایەک هەموو کاتێک ڕژیمە دیکتاتۆرەکان بەکاری ئەهێنن جا لە ئێرانە ناوی محاربەت لە وڵاتانی ترە ناوی چترێترە وەلی یەک چتە ئەوی گردنی گیانی مرۆڤە بۆ تەقاندنی خەڵک بۆ ئەوەی کە ئەو شەخصە یا کۆمەڵە کەس نەمێنێ بۆ مانەوەی خۆیان یانێ کاتێک یەک قاعدە هەست لە حقوقا پێژن لەگەڵ کەسێک ئەشێ دانیشی شەڕە قانون کە ئەویش قبوڵی بێت یانە ئەویش یاسای قبول بێت
بەپێ هەر ئەم شعارە ئەتانین نەتیجێ باشی لێ بگرین ئەوەی کە جمهوری ئیسلامی من ئاماژام کرد لەوەی کە هەر یاسای نادیموکراتیک خۆیشیە ناپارێزێ لێرە تەفسیرێ قانونی تەفسیرێ منطقی ئەسڵەن لە بنیام کوشتەکانی ناتوانین بکەین تەنیا ئەتوانین یەک چت بێژین کە ئەم ڕژیمە فقط ئینسانە کوشێ بە قۆڵە فارسی ڕژیمە ئادەم کوشە لێرە ئەم ڕژیمە ئینسانە کوژێ مرۆڤە کوژێ فقط بەخاطر بە خۆی بمێنێ هیچ دلیلە تەوجیهی نییە ئەگەر کەسێک هاتە ناو خیابان لەناو محتەرەزەکانە قەتڵێکی کرد شەڕ ڕسیدگی بێت بەپێ هەر ئەو قانونە نادیموکراتیک خۆیە و کاتێکە کەسێک ئەکوژرێت و لەناو جەمعێکە ئەکوژرێت چە مەعموری نیروی ئینتیزامی پۆلیس بێت چە خەڵکی ئاسایی بێت و معلوم نییە کێکی کوشتیە لێرە جرمی محاربە بۆ ئەو شەخصەی معتەرەزە نسبەت نادرێت لێرە نەهایەتەن ئەگەر کەسێ بکوژرێت بەپێ ئەوەی کە قەستێکی نەبێت کاورای بکوش قەستی نەبووە کە ئەو یەک نەفرە بکوژرێت لێرە دوارە عنوانی محاربە ناگرێت ئەچێتە ناو باسی دیا یعنی بەحسی قەساسیش خارجە لێرە ئەگەر ئێمە تماشاکەین لە هاتنەوەی جمهوری ئیسلامیە و لە 43 ساڵ پێشەوە تا ئیسا ئەم فرمە لە بنیام کوشتنیە هەموو کاتێ بووە فقط بۆ ئەوەی کە مخالفەکانی لەبین بووە بۆ ئەوەی خۆی بمێنێ ئەمە یەکێ لە خەسڵەتە لە ڕژیمە دیکتاتۆر. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرەنسەت هاوڕێیانمان پێمەڵێن تۆزێ کادرەکەتان ئەگەر وێنە وەسەتی کادرەکە زۆر باشترە بێت بەڵێ ئاوا تەواوە دەست و چاوتان خۆش بێت بەڵێ ئێستا تەواوە دەستان خۆش بێت تەواوە. هاوڕێ فەرەنسەت ناوەندان نێونەتەوەی و نێودەوڵەتیەکان سەبارەت بە ئیدانەکردنی وەحشیگەریەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی ئێران چی کردارێکیان ئەنجام داوە چی دەبێ بکرێت کە نەیان کردووە؟ بڵێ هەوڵی ئەو ناوەندە نێونەتەوەیانە کە ئەوە لە ئەسەر فشاری خەڵکەوە لە ئەسەر فشاری معتەرزینەوە لە دەرەوەی وڵاتەوە کە ئەمان مەجبور کراون بە کارهایەک ئەبێ بڵێن کە کارهایەکە کراوە تا ئێستا بەڵام پێشەوە منەوە بڵم کە ڕژیمی ئێران ئەمڕۆکە لە سەتحی بین المللدا لە زۆر جهتەوە تحریمی هاتووەتە سەر ئەمە یەکێ لەو کارانەیە کە واقعاً زۆر لە دەرەوە کاری بۆ کرا ئیمزا کۆکراتۆ ئێترازات و ئاکسیۆن و ئێتسابات و ئێترازاتی زۆر کراوە چوونەتە بەرسەفارەت و هەموو ئەمانە خەڵک بە هەموو شێوەیەک ئێرانیەکان و حتەها خەڵکی ئوروپایش تێکڵاو بوون لەگەڵ ئەمانە و کە مەجبوریان کردوون کە کارهایە یەکێک لەو کارانە کەوتم ئەوەیە کە تحریمکردنی ڕژیم لەبارەی ئەوە کە اقتصادیۆ کە هیچ کەم پێشتر بیسمان و ئەمڕۆکەیش لە حاڵی تقریبا حازا قسەکەی لەسەر مێزە ئەو قسە هاتووەتە سەر مێز کە سپای پاسداران و خامنەی بە ڕیزی تەرۆریستەکان بناسرێنن والجمهوری ئیسلامی لە ناو جەوامعی بین المللیدا ئەمڕۆکە ئەبێ واقعاً وای لێ هاتەوە وها بەدنا و ڕسوا بووە کە ئیتر ناتوانێت خۆی بگرێتەوە یعنی ئەمانە کارهایەک کراوە خەڵک زۆر ئەلان لە دەرەوەی وڵات کە ئاکسیۆنەکان کە ئێترازەکان کە ڕێگە داوایان کردووە کە ئەم وڵاتانە سەفیرەکانی خۆیان بهێننەوە سەفارەتخانەکان ببەستن لەوێ و هەروەها سەفارەتخانەکانیان لە ناو لە ئوروپا و لە وڵاتانی غەربی بیبەسن و سەفیرەکانیان بنێرنەوە و هەروەها سەفیرەکانی خۆشیان لە ئێران بگەڕێنەوە یعنی ئەمانە هەموو خاستایەکن کە خەڵک کاریان بۆ کرەوە بە هەمەتی ئێرانیانی ئازادی خواز و ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی وڵات کە بە تایبەت لە وڵاتانی غەربی ئەمە زۆر بەرچاو بوو سەرنجی جەهانیانی بە مبارزەی خەڵکی ئێران ڕاکێشاوە و ئەمە وە بە تەواوی ڕژیمی جمهوری ئیسلامی ئفشا کراوە و لەسەری خەبەرڕەسانی کراوە و دەوڵەتانی غەربی ئیتر وایان کردووە کە دەوڵەتانی غەربی وڵاتەکەی هەر کامی وڵاتەکانی خۆیان ئەم خەڵکە وڵاتەکانی و کۆمەلگاکەیان و جمهوری ئیسلامی ناسیوە کە ئیتر ئیجازە نەدەن کە دەوڵەتانی غەربی وەکو پێشوو ڕەوابەتی دیپلۆماسی لەگەڵ جمهوری ئیسلامی بەرقەرار بکەن و ئیدامەی پێ بدەن و بە هەر شێوەیەکیش ئێستەیشە هەرمڕە ئەلان ئێستا نازانم بە خەبەرتان هەیە یانە دادگای حەمیدی نووری دووبارە لە سوئێد
لە شاری ستۆکۆلم کراوەتۆ ئستینافی وەرگرتووە یعنی دووبارە تەژی نەزەری باتە تۆ خەریکن تەژی نەزەریەکەنەوە دوێنێ کە من لە جەلسەکە گوێم لێبوو بەڵام ئەمڕۆ نەمتوانی خۆی ئامادە نەبوو بێتە جەلسەکە و ئەمە قسەکانیان لە ئارادایە و ئەویشە خەریکن کە تەجی نەزەرکەن ولی هیوادارم ئەم تەجی نەزەرە وا نەبێ کە بە نەفعی حەمیدی نووری بێت و ئەمە بۆ یەکشت لێرەیە هەیە کە ئیشارەی پێ بکەم وەکیلێکیان بۆ گرتووە بە ناو ئەگەر ئیشتباه نەکەم ناوی وەکیلەکەی پێمە دقیقاً توماس ناوێت کە کابراایەکە کە تقریباً لە ساڵەکانی 2002 تا 2006 خۆی وەزیری دادگستری سوسیال دموکراتەکان بووە یعنی وەکیلێکی زۆر با سابقە و وەکیلی پایەیەکی وڵاتە ئەمەیان بۆ گرتووە لە سوورەتێکە حەمیدی نووری هەموو کەس ئەزانێ کە چ جەلادێکە دەوڵەتی سوئێد بەخۆی ئەزانێ کە ئەو هەموو مەدارەکە کە لێی کۆ کردووە تۆ لە زەرفی ئەم مدەتەیە مەدارێکێکی زۆر لە جەنایەتی جمهوری ئیسلامی هاتووەتە سەر مێزەکە و لە دادگا بە تەواوی ئەوانە مەحکوم بوو کە ئەبەدی پێ بدرێت الان ئەم تەجی نەزەرە معنای چییە کە مەسەن ئەمە دووبارە ئەیخەنەوە بەرکار و وەکیلێکی وا زەبەردەستیان بۆ گرتووە وەکیلەکەیش لە قسەکانیدا زۆر بەلایەنی ئەو ئەکێشرا یعنی هێشتا سەراحەت و بە سەراحەتەوە قسەی نەکرد وەلێ لە قسەکانیەکە وای نیشانەدا کە ئەمن وەکیلە هەروەکە کاک شەهرام خۆی زانێ وەکیل بێت بەلاخەرە وەکیلی کەسێک بێ ئەشێ دفاع لەو کەسە بکات دفاع لەو ئینسان بکات یعنی تۆ هاتووی بەو وەزعێت تۆ هاتی دفاع لە جەنایەتکارێکی وا ئەکەی بەهەرحاڵ ئەمیشە لە جەرایانی کارایە بە نەزەر من دەوڵەتانی ئەم وڵاتانی ئوروپایی یعنی خۆیان نایکەن ئەبێ خەڵک مەجبوریان بکات ئەمیشە بەستگی بەوە هەیە کە هەرچی مبارزاتی خەڵک لە ناوە و لە دەرەوەی وڵات گەشە بکات و بچێتە بەرەوە ئەم ئیقداماتە زۆرتر ئەبێت لە دەرەوەیش یعنی لە نێو کۆمەڵانی وڵاتانی نێودەوڵەتیە ئەمەز بەستگی بەوە هەیە ولی بە مەحزیەوە ئەگەر ئەم مبارزاتە بنیشێتەوە و ئارام بێتەوە بێدەنگ بێتەوە ئەمانیش پاشەکشیەکەن یعنی شرایطێکی وایان هەیە ئەو مەنافعی خۆیان نەکردنە بەردەست بەرچاو ینی لەو ڕابتایە و ئەو کارهایی کە هەر لە هینی کارێکە زۆر گروها و دەستەهایەکی زۆر دروست بوون لە من ئەم وڵاتی سوئێد کە خەبەرم لێی هەیە و هەروەها لە وڵاتانی تریش کە لە هەوڵی ئەوەدان کە فشارێکی زۆرتر بێنە سەر وڵاتانی نەتەوەیی و وڵاتانی ترکە هەرچی زیاتر جمهوری ئیسلامی بخەنە پاراوێزەوە تەحریمی بکەن و هەموو ارتباطاتێکی لێ قەت بکەن شتێکی تریش هەرەوە کە لە ئەلعان لە 27 وڵاتە ئەمەش هەر لە دەستوری کاریانایەکە لە 27 وڵاتە کە بێن داراییەکانی عاملانی جمهوری ئیسلامی دەست بگرن بەسەریا کە ئەمە لە ئوروپادا خەریکن لێژنەیەکە دروست بووە بۆ ئەوە کە لەسەر ئەوە قسە بکەن دەست بگرن بەسەر ئەو داراییانەیە کە هەمووی دارایی خۆیان نیە هەمووی دزیە لە خەڵکی ئێرانیان کردووە و ئەوانە متەوەقف بکەن. زۆر سپاس هاوڕێ شارام کۆماری ئیسلامی هەروەکو خۆشتان ئشارەتان پێکرد لا سەرەتای بەسڵات گەیشتنیەوە تاکو و هەتاکو ئێستا هەر ئادامی کردووە ئێستا بە هەر دەلایلێک بوو بێت ئەگەر باسی ئادامەکانی ئەم دوایانە بکەین زوومی ئادامەکان لەسەر چ کەسانێکە؟ لێرە لە ڕاستیدا سیستمی جمهوری ئیسلامی ئۆتاقی فکری هەیە یانە چەندین دانە ئۆتاقی فکری هەیە بە پێی ئەوەی کە چۆن بتوانێت ئەو ئەنقلابە کۆنتڕۆڵ کاتێ ئادامەکانەکە ئەم شتێکە ئەم پرسیارە بەڕاستی ناکرێت پرە بە ڕۆشنی جواب بدرێتەوە چۆن نادیارە نادیار لە چه بابەتێکەوە لەو بابەتەوە کە هەرچی ئەوان ئایسە مەسەڵەن بۆ نمونە دوو ئەعدامیان کرد پێشتر دوو هەفتە پێش دوارە ئەو تەزاورات و ئەو شۆڕشە دەستی پێکردە و تۆزە ڕایان گرت ئیسە مەسەڵەن بۆ نمونە حکمی ئەعدامی محەممەد مهدی کەرەمی محەممەدی حسێنی کرا دوایی ئەوان تێن تماشاکردن ئەو واکنەشەکن لەناو کۆمەڵان و خەڵکانی ئێرانە
چۆن بووە و چۆن تێدا ئاراوە بۆ پێ ئەوە دوارە تێن تەسمیمەگرن باوەڕتان بێت ئاعدامەکان کامڵەن سیاسیە هیچ شتێکی قانونی نییە بنیام کوشتنە بە پێ بارودۆخی کوردستان و ئێران ئەوان تێن ئاعدامەکەن بۆ نمونە ئاعدامەکان مەسەن لە کوردستانە بەو ئاسانی نییە لە کووا لە جێتراکرێت چۆن ئەزانن خەڵکی کوردستان فێرن کە بێن بچنە بۆ پشتگیری ئەو زندانە لە ئەو زندانی لە ئەو گیراوانە یعنی ئەمە خۆی بۆ خۆی معادڵەیەکە هەرواکە وتم ئەو معادڵە هەرچی مردم بوون لە پشتگیریە چالاکان بوون لە پشتگیریە بنەماڵە و نزیکانی ئەو گیراوانەوە حکمی ئەعدامیان لەسەرە بتوانن ڕاگەیاندن کەن ئەعدامەکان کەمتر بێتەوە جا لێرە ئەوانیش تێن لەسەر پرسیارەکەی ئێوە تایبەت ئەوان تێن هەڵەبژێرن کە کێ ئەعدامکەن لێرە معموڵەن ئەوان ئەگەڕنشن داکیومنت و مەترەکە وەک ئەوەی کە گرتە ڤیدیۆیەکیان بێ وەک ئەوەی کە مەسەڵەن بۆ نمونە مەسەڵەن محەممەد مێهدی کەرەمی بەحسەوە بوو کە مەسەڵەن مشتێکی لە یەک دانە مەعمووردا بوو تێگەی فقط لەسەر ئەوە مەسەڵەن ئەقراری بوو ئەوە سزای ئەوە تاوانی ئەعدام نییە تێگەن چێ تاوانی ئەعدام بە ئەو عنوانە کەیفریەوە ئەوان ئەیدەن محاربە هەر بە پێ ئەو یاسای خۆیانەوە هیچ وڵاتێک هیچ ڕێکخراوی مافی مرۆڤی قبوڵی نییە هەر بە پێ ئەو قانونی خۆیانە ئیرادی هەیە یانە قانونەکە خۆیان کامل نەچۆزە پێشەوە حکمی ئەعدام تحتی عنوانی محاربە تعریف دیاریکراویت یانە محارب کەسێکە کە تێ عەلەیهی خوا و پێغەمبەری خوا شۆڕشەکە جەنگەکە دای لێرە ئیسە خامنەئی وەک نوێنەری خوا خۆی معرفی کردێت تێگەی دای بنین هەر ئەم چیزە دروست بێت ئەو چوار خاڵەکەی تری نییە مەسەڵەن ئەو تەرەف وای ئەعدام مەسەڵ محەممەد مێهدی کەرەمی محەممەدی حسێنی هیچ کامێکیان سڵاحیان لە دەستەوە نەبووە ڕێک ئایا قورئانەکە وایە ئایا 33 لە سوورەی مائیدە ئێژێ ئەسلحەی بێت ئێژێ ئەشێ لەناو مردمان ڕعب و وەحشەت ایجادکە یعنی ئەو مردمی پێ بترسێنێ لێرە بحثی محاربە فەلسفەی وجودیەکەی لەناو قورئانە تەفاسیر و ئەحادیث و مفەسەر الئیسلامی هین کاتێک بووە کە لە ئەو دەورا کە ئیسلام هاتووە بحثی گەردەنەگیری بووە بحثی جەردەیی بووە بحثی یەک سری شەڕێل بووە 1400 ساڵ پێش ئەمان تر انتساب ئەوانە ساڵ 2023 و لێرە ئەمە خۆی ئیرادە شکلی و ماهیەتی است بە پێی هەر ئەو قانونیشت ڕێک چوار خاڵێک وە لەناو قانونەکە لە ئێستا جمهوری ئیسلامیە بۆ اتهامی محاربە وەک تاوانێ لەسەر گیراوانە دانریا کۆ ناوێتەوە یعنی بە هیچ فرمێک کۆ ناوێتەوە تەنانەت لە بواری زمانی و ئەمە فرە خاڵێک گرینگە لە بواری زمانی جۆ تێن هەر ڕعایەتی ناکەن مەسڵەن بۆ نمونە بۆ هەر تاوانێک بچوک تا ئەگەیتە گەورەترینیان پرۆسەیەک ڕەسیدگی قەزاییە ئەم پرۆسیجە بە ڕێو ناچێت یعنی ئەگەر مرۆڤێک لە تەواو دنیا هەمشتە لە ئێرانی جەهرەمشتە وەک تەشریفاتە ڕەسیدگی وەک تەشریفاتە قەزایی ئەگەر یەک نەفەر اتهامێکی لەسەرە ئەم اتهامە لە سێ مەرحلە ڕەسیدگەوێت یعنی ئەو متهمە تا کاتێکە حکومەکەی قەتئیەوە سێ قۆناغ تێپەڕێنێ لە قۆناغێکە مەرحلەی ئەوەڵ تێ تەفیمە اتهامێ ئێژن ئەم شەخصە ژن یا پیا و ئەم اتهامیەس ئەویش تێت تەفیم اتهامە کردێ یعنی ئەژنەفێکە اتهامی چەس بۆ نمونە هەر کەسێک و ئەتانێ بچێت وەکیل بگرێت ئەوان دانە ئامشتانەوا منجم هیچ کامێکیان نەوردەوە تەنانەت لە بەحسی کاتیەکەیە زمانیەکەیە یعنی ئەگەر تۆ ماشاگەن پرۆسەیە کە بە 35 ڕۆژ بگێتە ئەجرای ئەحکام ئیتر فرفرت دیارە یعنی ڕوونەکە بنیان کوژیە فقط مثلا بۆ نمونە هەر خود ئەجرای ئەحکام کاتێکە یەک نەفەر حکمێکی لەسەر ئەدرێت ئیسە ئیعدام بە یا هەر عنوانێ ترکەیفەری هەر ئەتهامێ فقط مەرحلەی ئەجرای ئەحکامەکەی چەندین مانگە لە مەرحلەی ئەجرای ئەحکامە هەر ئەو قانونەی جمهوری ئیسلامی چەندین فرمی پێداچوونەوە و احتراز و استیناف و تەجدید نەزەری است تێگەن بەپێ ئەوەی کە ئەم مرۆڤە پێشتر ئەسڵەن بنیامێ بووە کە پێشتر جرمێکی ئەنجام داوە یانەی داوە ئەمانە تەئسیریت لە ئیجرای حکومەکەیە ئەویش کاتێکە تێتە سەر سزادانێلێک وا 10 ساڵ زیندان بەرەوبانە تا ئیعدامە تا قەساسە یانە گردنە گیان ئەمە فرەتر کاتی بەسەرهاچێ یانە فرەتر کاتە دەریە پێ لەناو قانونی ئیجرای ئەحکامی کەیفەریە هەر خودی جمهوری ئیسلامی ئەم شتێ مۆری تایید ناهات لە ئەو مەجلسەی نادیموکراتیکەی خۆیانە ئەمە شتێکە کە ئێمە ناژین خۆیان ئێژن خۆیان دایان یا ئێژن ئێمە حکوومەتە قانونی ئێمەش بە پێ قانون خۆیان تینە میرادەداگرین
یانە مەسڵەن چوار خاڵکە لەناو ئایە قورئانەدا یان نەچووە سەپێشەوە هەر بەپێی ئەو ئایە قورئانەتی یەخەی خۆیان نەگرین هەر بەپێی ئەو قانونا دموکراتیکە بتین یەخەی خۆیان نەگرین یانە تەنانەت تەشریفاتی فرستادە و ئاسایی پێشەکێکە ناوەنە پێشەوە بۆ نمونە مەسەڵەن ئەوەی کە هەر کەسێکە تاوانێکی لەسەرە هەر کەسێکە ئەتهامێکی پێدەن ئەتوانێت تەک وەکیڵە پەیوەندی بگرێ مشاورە بکە یا وەکیڵە بگرێ بۆ نمونە شتێتر هەر لەناو بەحسی وەکاڵەتە ئەمان واردی بەحسی وەکاڵەتیش بوون هەر لەسەر ئەوە نەوێستیان ئەگەر کاتم بێتانم لەسەر شتە من چەند خاڵە مهم کات هەیە و زیاتریش پێمان خۆشە بۆمان تۆزە خوێن ئایا مەبەست ئەوەیە کە جیاوازیەک هەیە لەبوون ئەو قانونەیە کە ئێستا ئەم حکومانەی پێدرێ لەگەڵ یاسای پێشوە واتە ئێستا هیچ یاسا ڕێسایك نییە بەڵێ مەسەڵەن بۆ نمونە ئاماژە بەحسی گرتنی پارێزەر و وەکیڵکەم جمهوری ئیسلامی بە حەدێک هاتە سناو وردەکاریەکانی قانونە و بەپێ ئەوە تەک دنیا کایاکە چوارچێوەی سیستمی سەرمایه‌داری و لیبراڵستی بنین بەلایەکەوە باس شتێترکەین لەسەر قانون ئەتوانین بگەینە نەتیجەیەک بۆ نمونە هاتە چەند فرم وەکیڵی هەڵبژاردووە دوای ڕێزم بۆ وەکیڵە لە زەحمەتکەش بۆ وەکیڵە لە مەردنی بۆ وەکیڵە لە وا پەروەندەی سیاسی ئەمنیەتی عەقیدەتیەکن بە پارە ناسێنن کە زۆرن کەم نییە مردم ئەتانن پەیوەندی لەگەڵیانە بگرن سەخت نییە یا خۆیان ئەتوانن پەیاکەن لە شارێ وەک سنا لە شارێ وەک تارانە پەیا ئەبن ئەگەر خۆیان نەزان ئەتانن لە چالاکە مەدەنی بپرسن لای هەر وەکیڵە نەچن ئەمە کە باسی وەکیڵەکەم باسی وەکیڵ ئەوە بووە کە لە تقریبا 7 یا 8 ساڵ پێشە جەماعەتی وەکیڵیان جیا کردێتەوە کە ئەمانە عنوانێکی هەست بناو وەکەڵایە موردە احتمادە خۆی قەزاییە خۆب لێرە ئەگەر وەکیڵ مەفهومێ ناوەکەی و کارەکەی بەرابرە تەک استقلالە کاری یعنی وەکیڵ مستەقلە لە خۆی قەزاییە وەکیڵ سەربەخۆوە ئەگەر وەکیڵ سەربەخۆنەوەی ناتانێت دفاعکە دادەنە وەکیڵ ئەگەر سەربەخۆنەوێت و خۆی قەزاییە احتمادی پێ با ئەو وەکیڵە ئەسڵ خۆی قەزاییە خۆی تاوانەوە توجهکەن بەم شتە ئەمە تەنیا شتێکە کە لەناو دنیا من فقط لە جمهوری ئیسلامی دیمە لە هیچ کتر دنیا نییە وەکیڵ نەهاد وەکاڵەت نەهادە مەدەنیە نەهادە مەدەنی بۆ فرمە کە لە چوارچێوەی ساختارە دەوڵەتە قرار ناگرێت لە چوارچێوەی ساختارە دەوڵەت ملەتە قرار ناگرێت بەخاطر ئەوە سەربەخۆ بێ بتانێت دفاعکە وەلەو لایەوە مەسئولیەتە قەزایی است لێرا وەکیڵ چووی ئەعلامە وەکاڵەتی کرد وەکیڵەکەیان گردووە یعنی وەکیڵەکە بازداشت بوو وەکیڵەکەش هەر دقیقاً سزای دراوە و لەم لایەوە هاتن بەوەی دانە نیشتن وەکەڵای مورد احتمال خۆی قەزاییە مەسڵان بۆ نمونە لە هەر شارێکە کۆمەڵی وەکیڵیان کۆکریاسە لە گۆچێک و ناوەکانیان هەست ێژن خانم ئاغا تۆ بۆت هەیە ئەم وەکیڵە بگری تازە وەختێکە ئەکەفنە فشارەوە یانە مەجبورن بێن ژستێک قانونمەدارانە بگرن لە بەرابەر مەسڵەن ئەو ڕێکخراوە مافی مرۆڤیەکانەوە بێژن بۆ نمونە ئێمە سیستم قەزاییمان واسە کە متهمەتانە وەکیڵ بگرێت خۆرچە وەکیڵە بگرێت ئەشی وەکیڵە لە بگرێت کە ئەوان ئیجازەی پێیان یعنی لە بین ئەم دە نەفەر وەکیڵە ئەوان دوانیان قبووە ئەش ئەو دوو نەفەرە عنوان وەکیڵ معرفیکە ئەوەیش کە مەسڵەن وەکیڵە لێ هەرکە ئەی بینی ناو سوشیال میدیا ئەچن سەربەخۆ بێ ئەوەی کە لە شوێن پارەوە بن ئەچن لە چوارچێوەیە حقوق بەشارانە دفاعەکەن پەروەندەکانەگرن ئەو وەکیڵە سەربەخۆچن لێرە ناکرێ من ناویان بوون سەربەخۆ ئەچن و بەڕاست جەسورانە نەترسانە دلێرانە ئەچن ئەو کارەکەن لە هەر شارێکە هەن لە هەر ناوچێکە هەن مردم ئەتان پەیوەندی لەگەڵیانە بەڵێ دەستان خۆش بێ بە بۆنەیە کەمی کاتەوە مەجبورم قسەکانتان ببڕێن با بڕێنەوە لێ هاوڕێ فراست چۆن کۆمەڵی پرسیار ماوە پێم خۆشە لێتانی بپرسین هاوڕێ فراست یەکێک لە جیاوازیەکانی شۆڕشی ژینە تەبعاً جیاوازی زۆر بووە و جیاوازی زۆر بووە کە توانوێتی تاکو ئێستا دەوام بێرێ بەڵام ئێستا شتێکە جێگای زۆر بەحسە بەحسی ئێتلافێ کە تەشکیل بوو بەحسی ڕێبەریە ئایا ڕێبەری ئەم شۆڕشە تەوەسطی ناحیە بە ناحیە و ناوچە بە ناوچە و تەوەسطی ڕێبەری مەحەلی بەرەو پێشچووە و تا ئێستاش بەردەوام بووە بە بڕوای ئێوە کاتی ئەوە نەهاتووە کە ئەم شۆڕشە خاوەنی ڕێبەریەکی منسەجم بێت تا هەرچێ زووتر بە سەرنجام بگات بەڵێ
وەختێک ئێمە قسە لە شۆڕشەکەین ئەم ڕۆژگە شۆڕشی ژینە یا بڵێن شۆڕشی ژن ژیان ئازادی لە سەر تاسەری ئێرانە شۆڕشێکە کە من بە نەزەری من خەریکە بەرەو ئینقلابێک ئەڕوا یعنی بەرەو ڕاپەڕینێک ئەڕوا کە ئاڵوگۆڕێکی ئەساسی لەو جامعەدا لەو نیزامەدا و لەو سیستمەدا بە وجود بێنێت بەڵەخەرە ئەلعان ئیسە زووە ئێمە و قەزاوەتە بکەین جاری هێشتا 4 مانگ شتێکی وانی ئینقلاب هەموو ئینقلابەکان ساڵ تا ساڵونی و 2 ساڵی پێ کێشاوە تاکوونێ بە سەرنجام گەیشتووە ئەو وەختە من پێم وایە کە شۆڕش ئەمڕۆکە شۆڕشی ژینە لە ناو خۆیە واقعا شۆڕشێکە شۆڕشێکی خەڵکی بێ ئینقلابێکی خەڵکی بێ ئالتەرناتیوەکەی ڕێبەرەکەی ئەبێ لە ناو خۆیان بێتە دەرەوە و خۆشبەختانە ئەمڕۆکە جوانانی ئێران ئەو جوانانەی کە هەر ڕۆژ خەریکن بەرنامە ڕێزی ئەکەن لە گەڕەکەکانە لەملا لەولا بۆ دانانی بۆ پێکێنانی ئاعتراز و ئاعتساب و وەح بە هەموو شێوەیەک ئەم 4 مانگە ئەو ڕژیمان خستوەتە ژێر زەلالەتەوە ئەمانە ئەتوانن لە ئایندەیە سەر هەڵبێنن کە ئەوانە کەسانێکن ڕەهبەری ئەو ئەتوانن ببنە ڕەهبەر و ئالتەرناتیوێک بۆ بەجێگای جمهوری ئیسلامی بەڵێ ئەمڕۆکە بەداخەوە ئەو خەبەرە هەیە کە زۆر کەس خۆیان لەوە خۆش کردووە و خۆیان ئامادە کردووە کە بە دەوڵەتانی غەربی خۆیان وەک ئالتەرناتیو بناسێنن کە ئەوان ببینن وەک ڕێبەر و بیان ناسن ڕاپەڕێنی خەڵکی ئێران ئەبێ بڵێن ڕاپەڕێنی خەڵکی ئێران بۆ ڕوخانی ڕژیمی جمهوری ئیسلامی هەروە کەوتم ماوەی زۆری پێ ئەچێ کۆسبوچەڵەمەیەکی زۆری لەسەر ڕێگادایە و دامەزرانی نظامێکی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی کە بتوانێت کە بتوانێت داخوازیەکانی خەڵکی ناڕازی ئەو داخوازیانەی کە خەڵک ئەمڕۆ لە شەقامەکانە مەتەحی ئەکەن و خوێنی بۆ ئەدەن ئەمانە بەراورد بکات و جوابیان پێ بداتەوە ئەمە واقعاً ئەبێ بە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی بچێتە پێشەوە و کەسانی خۆیان لە ناو ئەو شۆڕشەدا بدۆزنەوە و من هەمیشە خۆم وا بیرەکەمەوە کە واقعاً ڕۆژێک غافڵگیرێمین سوپرایزەوین کە کەسانێکی زۆر ڕەهبەرانێکی زۆر سەر هەڵ ئەنێنن کە ئەسن ئێمە ئەمڕۆکە بیریشی لێ ناکەین و چاویش فکر ناکەینەوە کە شتێکی وابێ ئەوەیە کە ئەلعان کەسانێک هەن کە وەکو ڕەزا پەهلەوی و دار و دەستەکانی و هەروەها کەسانێکی ترکە خەریکن هەوڵ ئەدەن کە خۆیان ئامادە بکەن و خۆیان وەکو ئالتەرناتیو بناسێنن بە وڵاتانی غەربی و پێیان وایە هەمیشە ئەبێ لەسەرۆ تەسمیم بگیرێت ئەمانە بە خەڵکەڵەن کە ئەوە خۆ ڕژیمی پەهلەوی ئەگەر بەقایسێکی لەگەڵ ڕژیمی جمهوری ئیسلامیە ئەو خراپ بوو بەڵام ئەم خراپترە زۆر لەو خراپترە پس منزوری ئەوەیە بە خەڵکەڵێ تۆ بێ لە بینی ئەم خراپ و خراپترە خراپەکە هەڵبژێرە بەڵام خەڵک ئەوە زۆر باش ئەزانێت 43 ساڵە بە هەست و پێسییان و هەست ئەم ڕژیمان تاقی کردوێتەوە تەجروبەیان کردووە مەرارەتیان بەدەستیوە چەشتووە ئەعدام و کوشت و کوشتاری کردووە ئەمڕۆکە ناتوانن ئیتر تازە ناگەڕێنەوە بۆ دواوە ینی خەڵک ئیتر ناگەڕێتەوە بۆ دواوە بگەڕێتەوە بۆ دوا بەڵکو ئەیەوێ بچێتە پێشەوە هەنگاوهایەکی گەورەتر هەڵبگرێت ڕەزا پەهلەوی هەر پێش شۆڕشی ژێنە ئەڵبەتە هیچ پێش شۆڕژنە چەند ساڵ لە پێش ئەویشە ئەو وەختە کە ترامپ لە سەرکار بوو ئەویست لەگەڵ ترامپە لەگەڵ ترامپا کە ترامپ زۆر دژی جمهوری ئیسلامی بوو ئەویست کە مەسەلەن خۆی بە جۆرێک هین بکات بە خەڵکی ئێران تەحمیل بکات کە وەکو ئالتەرناتیو قبوڵی بکەن و بەبێ ئەوە شۆڕشێک بێ بەبێ ئەوە ڕاپەڕینێ بێ بەبێ ئەوە خەڵک بەشدار بێت خۆی بکاتە ئالتەرناتی و ئەمڕۆکەی شاد لەم ئاخێزەی ژینا زۆر لە هەوڵدایە کەسانێکی بە دەوروبەری خۆی کۆ کردووەتەوە و لە هەوڵی ئەوەدایە کە وەکو ئالتەرناتیوێک خۆی بناسێنێ و بەداخۆ ئەمە خۆشباوەڕیەکی زۆر غەڵەتە و ئەسڵەن ئەمە ناتوانێت بگرێ و خەڵک ئیتر ناتوانن کە واقعاً هەمیستان بگەڕێنەوە بۆ تەجروبەی ساڵی 57 بگرن تەجروبەی ساڵی 57 ئینقلابی 57 کە ئەو هەموو خوێنەیدا ئەو هەموو مەرارەتی چەش دیمان ئاخوندەکان و خومینی هاتن دەستیان بەسەرداگرت و هەمووی محاسباتەکانی خەڵکیان تێکدا و دەستیاندا قتڵ و ئام و کوشت و کوشتار و ئیتر خەڵک نایهەوێ ئەوە تکرار بێتەوە واقعاً ئەیانەوێ کە خۆیان
واقعا تەجروبەیان کردووە لە زەرفی ئەم 4 مانگەیەدا زۆر شتیان تەجروبە کردووە، مبارزاتیان تەجروبە کردووە، ترسیان ڕژاوە لە مبارزە و ئەلان ئەقشارێکی زۆر لە زەحمەتکێشانی ئاواییەکان حتا ئاواییەکان هاتنەتە ناو ئەم شۆڕشەوە، شوێنە قسمەتهای حاشیەنشینی شارەکان زەحمەتکێشانێکی زۆر ملحق بوون بەم شۆڕشەوە. ئەمانن ئەگەر لە ڕۆژی وەختی خۆیدا ببنە هێزێکی ملیۆنی ئەتوانێت کە ئەوە مەسەلەن بە تەواوی ئەو ڕژیمە لە ناو ببات. ئەم شۆڕشی ژینا واقعاً وەختێکە ڕەونەقی گر کە دانیشتجویان هاتن، کرێکاران تا ڕادەیەکی زۆر معلمان و خەڵکی تر بووە. یعنی کولەن سەرکەوتنی ئەم شۆڕشە بەستگی بەوەیە کە هێزی زۆرتری کۆمەڵانی خەڵک بێنە ناو ڕیزی شۆڕشەوە و ئەم شۆڕشە ئەبێ خەڵک بە موفقیەتی بگەێنێ، نە ئینکێ لەسەرەوە تەسمیمی بۆ بگرن. ئەنی ئێمە خوشبەختان یەکشت بڵم لە ئاخردا شتێکە ئێمە لە دەرەوەی وڵات جوان هەرەوە هەمومان متەوەجێ بووین کە واقعاً خەڵکی ناوە ئەم ئالتەرناتیوانە کە لە دەرەوە خەریکن دروستیەکەن و بەنامەی بۆ ئەچن و خەو خەیاڵی بۆ ئەکەن، ئەمانە لە ناو خەڵکدا نییە. واقعاً خەڵک هەر بە شعارەکان لە ناو شەقامەکانە مەرگ بۆ ستەمگەر، نەشانە ڕەهبەر، یان نەشانە نەمەلا قودرەت بە دەستی شورا. یعنی خەڵک ئەیانەوێ خۆیان سەرنوشتی خۆیان بگرنە دەست، خۆیان ڕەهبەری بکەن، کەس بەسەریان و ئاغاباڵا سەر نەبێت. زۆر بەڵێ هاوڕێ فەراسەد لە قسەکانی پێشوتان ئەشارەتان بە ئیزافەکردنی سوپای پاسداران بە لیستی تیرۆر بوو. پێتان وایە ئەم جارە قاتعەتی بێت و یا چ کەسانێک پێتان وایە ئایا ڕێی ئەگرێت و بە قاتعەتەوە ئەتوانین بڵین کە ڕێی تێرێتەوە و سوپای پاسداران و جمهوری ئیسلامی ئەڕواتە ناو لیستی تیرۆرەوە؟ وەڵا مەسەلەکە ئەوەیە زین چۆن تەواوی ئەو حرەکەتانەکە بەڵێ هەوڵەکان لەو حەدەیە کە لە دەرەوەی وڵات کراوە، مراجعە کراوە بە ئەو ناوەندە نێونەتەوەییەکان و لەگەڵ پارلەمانەکانە قسە کراوە و ئیمزا کۆکراوە تۆ زۆر لەم کارانە کراوە. بەڵام من هەروە لە قسەکانی پێشوشمدا وتم هەمووی ئەمانە بەستگی بەوەیە کە چەنێ ئێعترازات و شۆڕشی خەڵک لە ئێراندا و هەروەها لە ئێران و لە ناوە چەندێک ئیدامەدارەوێت. یعنی ئەگەر ئێمە تمشاکەین لەو ئەوڵانەوە کە زۆر لە سەرەتای شۆڕشی ژیناوە کە زۆر شۆڕشەکە و ئێترازەکان واقعاً گەورە بوو و ئەچووە پێش و ئەمانە بەڕاستی ئەم وڵاتانی غەربیش ئەمانیش واقعاً کەوتبوونە هەوڵۆ و هەموو کارێکیان ئەچوویتە پێشەوە، هەموو کار هەر کارێک مەسەن باسە کرد ئەیان بردە پێشەوە، مەسەن زۆر زوو ئەنجامەتە. بەڵام ئێستاکە ئەلئانەیش خۆ ناڵە مەسەلەنە ئەلان بە مەحزی ئەوە کە درستە ئەم شۆڕشە نسیب و فەراژێکی بەرز و نزمی هایەکی بووە و ئەوە ئەیشی بێت و تاکوونی بەسەرکەوتنەگات و ئەمە ئەبێ نەیەڵین ئەو نزمیانە بەرزیەکان کە زۆر باشە، نزمیەکان نەیەڵین کە خەلەی بخاتە ئەو بینە کە ئەوان ساردۆ بن. چون واقعا هەرواوتم ئەم وڵاتانە وڵاتایەکن کە منفعەتی خۆیان گەرەکە بۆیان مهم نیە. سبحینیش فکر لەوەکەن ئێران چ دەسەڵاتی دێتە سەرکار کە هەر لەیسەوە لەگەڵ ئەوانە هین بکەن تەبانی بکەن. دقیقاً بەستگی بە فقط بە شۆڕشی خەڵکەیە، چەندێک شۆڕشی خەڵک گەشە بکات و ڕوو لە گەشە بێت ئەم وەزعیەتەیش لە دەرەوەی وڵات و سەبتکردنی ئەو شتانەکە ئەوانە بچن ناو لیستی ترۆریستەوە ئەوانە بەستگی بەوە هەیە، بەڵام تایسە ئەوە هین نەکراوە. زۆر سپاس هاوڕێ شارام. زۆرێک لەوانەیە کە دەست بەسەرکراون کەفاڵەتی سیاسیان تەوەسەتی پەرلەمانتاریانی دەرەوەی وڵات ئێستا لە هەر وڵاتێک بێ بەرەحدە گیراوە. بەر عوحدەگرتنی کەفاڵەتی سیاسی چ کاریگەریەکی لە درانی حکومەکان ئەبێت؟ چۆن بینیمان کە محەممەد مهدی کەرەمی کەفاڵەتی سیاسیشی بوو ئیعدام کرا، شرۆڤی کەفاڵەتی سیاسی ئەو کارێکە لە دەرەوەی وڵات بۆ دەست بەسەرکراوان ئەکرێت چییە؟ کەفاڵەتی سیاسی بە پێی یاسا نییە، یعنی بە پێ چوارچەوەی یاسا نییە. کاتێکە حکوومەتەکان سەر بەخۆن، دەوڵەتەکان سەر بەخۆن، کەسێک ئەتانێت کەفاڵەتی کەسێک دەرکا کە ناو ئەو تەبعی ئەو دەوڵەتە بێت. ئەگەر کەسێکی خارجیش بێت بۆ نمونە وەکو مەسەڵەن پارلمانتارێک وا لە ئوروپایەکە کارێکی زۆر باشە و لە چوارچەوەی مابی مرۆڤ قەرارەگرێت، ئەوە وەک شێوازێکی ئەخلاقی سیاسی نێونەتەوەی تای ناوی بووین. ئەمە ئەتانێ بێت ئەمە بۆ سەعور ئایسە بووگە بە عۆرف و ئەتانێت لە نظامی بینالمللی حقوقیە انقلابێت دروستکە.
بەڵام لە عمەڵانە لە عمەڵە دەوڵەتەکان باسی جمهوری ئیسلامی نیە، هەر دەوڵەتی ئەتوانێ گوێ لەوە نار فرەتر خۆی خود پارلمانتارەکانیش ئەمە ئەزانن. مەسەڵەن پارلمانتارێکە لە بلژیکە لە ئاڵمانە تێوکارەکە ئەمە ئەزانێت کە لە بواری یاسا و ئەو ناتوانێت تەداخلی حکوومەتە ترکا حقوقی بین الملل کە بەڕاستی بین الدەوەلە بین الملل نییە ئەو شتێژێت تۆجۆکە ئەمە وەک گاڵتەیەکی حقوقی منێژم کە بین الدەوەلە بەڕاستی حقوقی دەوڵەتەکان دابینەکە تۆجۆکەن یان ئەم شتێژە یان مەسەڵەن ئاڵمان ناتوانێت بێت پارلمانتارێکی یا ڕئیسی پارلمانی ئاڵمانیا هەر کشوەری ئوروپایی یا کشوەرتر بێت لە ئێرانە ئەو دەخالتکە بەڵام وەک عورفێکی سیاسی ئەخلاقی ئەتانین چاوی لێ بکەین کە ئەمە تێت ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێت، ڕێز لە بەشەریەتێک، ڕێز لە گیانی ئینسانەگرێت، لە ئازادیەکانی بەشەرەگرێت. ئەمە ئەکرێت من فرە خۆشببینم فرە وەک ئاسوویەکی باش چاوی لێ ئەەکەم کە لە داهاتوویەک نزیکە هیوادارم بێ بە ئەوەی کە مافی مرۆڤ حقوقی بەشر لە تەواو دنیا بە فرمێک بڕێ ئوسولەتر تەدوینکە ئوسولەتر بنووسرێت بۆ ئەوەی کە ئەم شتە وەک دەستپێکێک ئەم کەفاڵەتە سیاسی لێ بکرێت شتێکە لە هیچ دنیا ئیتر مرۆڤەکان نەکوژین ئینسانەکان نەکوژین. بەڵام وتم لە چوارچێوەی یاسای قانونیە و پشتیوانیەکی عورفی ئەخلاقی سیاسی بینالمللیە. من یەک نوکتە لەو ڕابطەیە قسە بڵم ئەو کەفالەتی سیاسیە درستە کەفالەت سیاسی ئەوە خۆی بۆ ئەوە واقعاً ئەنزاری عمومی بین المللی بەخۆی جەلب بکات و بە پشتیوانی لێ بکەن و شتەکە بەگوێ خەمە بەڵام قدرەتی ئیجرایی نییە، هیچ قدرەتێکی ئیجرایی نییە ئەوە کە بڵێ بەختی بۆ پرسیارەکە بۆ هەردووکتان هاوڕێشارام زۆر کورت هاوڕێ پاراستیش بۆ داهاتووچی ئەتوانین پشتی پێ ببەستین بۆ کەفالەتی سیاسی مەبەستانە بە پێی ئەو شتێکە هاوڕێ فەراست دیژوتی چۆن باسی قدرەتی ئەجرای نییە ناتوانێت ئەجرا بکرێ ئەوەی کە من عازم کرد لە خزمەتانەکە چونکە لە چوارچێوەی ئەو دەوڵەتانە یاستای نێونەتەوەی پشتی ناگرێ بەڵام بە پێی ئەو وەزنەوە ئەو شخصە هەستی بۆ نمونە مەسەڵەن پارلمانتاری لە وڵاتی پێشکەوت بە پێی ئەو وەزنە سیاسی بینالمللیە کە هەستی تەئسیرگوزارە یعنی هەر ئەو جۆرەکە منیش هەر لەسەر قسەکان هاوڕێ فەراست تأثیرگذار ئەکرێت بڕوا فرەتر میدیایە کرێتەوە ئەنا خۆ هەر وەک ئەو جۆرە ئاماژتان پێکرد کەس بووە یادامیش کریا کەفالەت سیاسیی بوو. بەڵێ هاوڕێ فەراست چ بکرێت بۆ ئیجرایی شدن ئێوە بەحسیەوەتان کرد ئەتوانێت کارێک بکرێ ئیجراییکردنی ئەوە کە درستە ئەبێت جمهوری ئیسلامی بە هەموو جۆرێ هەم لە ناوە هەم لە دەرەوە بنرێتە فشارەوە. الان جمهوری ئیسلامی کە درستە ئەو کەفالەتی سیاسیانە زۆر شتێکی باشە زۆر لە نظر ئەفکاری عمومیە زۆر باشە زۆر ئەسەن ئەوەختە تەئسیرێکی تا ئەندازێ تەئسیرێکی هەیە شاید مەسەڵەن جمهوری ئیسلامی ئەوانە بخاتە دواوە تۆزێ دەستی لێ ڕابگرێ هەروەکە دیشمانە ئێمە جمهوری ئیسلامی مادیوە لە ساڵەکانی 60 لە ساڵی 60 بوو ساڵەکانی 60 بوو بە یەک شەو 59 نەفەری لە مەهاباتای ئەدام کرد 25-27 نەفەری لە سەقزای ئەدام کرد و هەروەها لە سنە لە مەریوان یعنی ناترسێ لەوە ولی ئەلان بۆچی کە ناتوانێت دەست باتە ئەو ئیعدامە وەسیعە دوان مەسەنی ئەدامەکە دانەدانێ ئەدامەکە ئەڵێ بزانم ئەفکاری عمومی چۆنە چون ئەمڕۆکە فەرقی هەیە لەگەڵ ئەو ڕۆژی ساڵەکانی 60 ئەوەی کاری کە تۆ ئەڵێ چی بکرێت چون وەختەکەیشان کەمە بە نەزەر من بەڵێ فقط فشاری ناوە و دەرەوە شۆڕشی ژینا بۆ سەر خەڵکی ئێران بۆ سەر جمهوری ئیسلامی و هەروە خەڵکی ئێران بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئیدامەی پێ بدەن و گەرم و گۆرتر بیبەنە پێش و هەروەها لە دەرەوەی وڵاتیش فشار بۆ دەوڵەتەکان بێن. زۆر سپاستان دەکەم کات نەماوە هاوڕێشارامی ئازیز هاوڕێ فەراسەتی ئازیز زۆر سپاسان دەکەم کە بەشدار بوون لەناو بەرنامەی ڕاستەخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بۆ ئێوەش و زۆر مەمنون. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم شێوەی هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شۆمان زۆر سپاس کە بینەرمان بوون بە هیوای ئاسۆیکی گەشت.